سڵاتان لەبێ شەوتان باش بێ هیوادارم نوێژ و تاعات و ڕۆژووی هەموو لایە قوبڵ بوو بێ هیوای تەندروستێکی باشم هەیە بۆ هەمووتان ئەم شەویش لەگەڵ توانە هەردووکمان بێکەوە هاتوونەتەوە کۆمەڵێک بڕگە و بابەتی باش و سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون توانە سڵاو لێ بچۆنی زۆر باش باش بی باشم ئەم شەو نۆ ڕۆژی ڕەمەزانمان تێپەڕان بەیانی دەیەم ڕۆژی ڕەمەزانە لەگەڵتان لە نۆ ڕادیۆ لەگەڵ چاوان بەردەوامە بین اینجا چۆنن باشن خەریک و بیرم چێ هیوادارم زۆر باش بوون ڕۆژ و تاعەتان قبول بوو بێت ئینشاءالله و بە تەندروستی باشەوەم چەند ڕۆژەی ماوە ڕەمەزان بۆ هەموو لایەک بەخێر و خۆشی تێپەڕێت کۆمەڵێک بڕگە و بابەتی زۆر جیاوازمان بۆ ئامادەکردوون بۆ ئەم شەویش لەگەڵ چاوانە لە ماوەی بەرنامەکەیە هەموویتان پێشکەش دەکەین دەست پێ بکەین چاوان لە یەکەم بابەتەوە بابەتێکی تا ڕادەیەک سەرنجڕاکێشە کە بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستانی هێناوەتە خەت و قسەیان لەسەر کردووە دەڵێن سزایشی لەسەرامەوێ ئەوەتان بۆ باز بکەم هەر کەسێک بڕیارەکەیان وایە هەر کەسێک لە ماوەی ئەم ڕەمەزانەیە لەسەر تەلەڤیزیۆن بە ناوی حەج و عومرەوە نوکتە بگێڕێتەوە و جۆرێک بێ لە وەکو خۆیان باسی دەکەن لە سوکایەتیکردن بە ئەو کەسانەی کە دەچنە پرۆسەی عومرەکردن و ئەو کەسانەی کە سەرۆ قافڵەن ئەوە سزای یاسایی دەدرێت ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە کەسێک لە ماوەیەم چەند ڕۆژی ڕابردووە لە یەکێک لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانەوە بە ناوی قسەی خۆش و نوکتە گێڕانەوەوە ینی باسی ژن و پیاوێکی کردووە لە عومرەکردن و لە حەجکردن بوون پێم وابێ گوایە ینی باسی جوودبوون و ئەو شتانەیان کردووە لەوێ وهانایان بۆم بردووە ئەو بە شێوازی نوکتە ئامێز گەڕاوێتیوە بۆیە کاروانستونی ئەم ئێوارە بە 1964 وتەبێژی حەج و عومرەی هەرێمی کوردستان وتی هەر سبەینێ لیژنەیەک پێکەێنن بۆ ئەو مەبەستە بە دیقەتەوە چاودێری کەناڵەکانی ڕاگەیاندن و تەلەڤیزیۆنەکان دەکەن ئەو کەسانەی کە بە ناوی پرۆسەی حەج و عومرەوە باسی خصوصیاتی ئەو کەسانە دەکەن کە دەچنە عومرەکردن یا حەجکردن و بەرشێوازی نوکتە دەیگەڕنەوە ئەوان سزای یاسایی دەدەن و دەشڵێت نابێت بە هیچ شێوەیە ئەو پێشێلکاریانە بکرێت و جۆرێک لە جۆرەکانە و گێڕانەوانە بە سوکایەتی بشکێتەوە بۆ پرۆسەی عومرەکردن و حەجکردن وەکو باسم کرد لە بەیانیشەوە لیژنەکە پێکەێنرێ نابێت هیچ کەسێک لە کەناڵەکانی تەلەڤیزیۆنەوە بە نوکتە ئامێز ئەو سەرگوزەشتە و ڕووداوانەی کە لە ماوەی حەج و عومرەکردندا ڕوودەدەن لە شوێنە لە ماڵی خوا ئەمان بێن بیگێڕنەوە و بۆ پێکەنین و بۆ قسەی خۆش و بۆ ئەو شتانە دیارە ئێمە وتمان لیژنەکە چۆن چاودێریەکە ئەوان دەڵێن لیژنەکەمان ینی بە بەردەوامی چاودێری کەناڵەکانی ڕاگەیاندن دەکات و ئەو کەسانەشی کە دەیانەوێت بەو شێوازە بەردەوام بن ئێمە دەیاندەینە دادگا و ڕێکاری یاسایی و سزاشیان دەدەین وەکو وتم ئەمە لە چیوە سەرچاوی گرکە حەج و عومرەی هێناوەتە دەنگەم بابەتە کەسێک لە یەکێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن و تەلەڤیزیۆنەکانەوە باسی ژن و پیاوێکی کردووە کە گوایە لە حەج ینی لەسەر پرۆسەی سەرجێییکردن و جوودبوون پرسیاریان هەبووە و ئەم جۆرێک لە جۆرەکان وەکو نوکتەیە گێڕایەتیوە بۆیە لەمە دووە ئەوە قەدەغەیە بە هیچ شێوەیەک پرۆسەی عومرە و حەج بەکارمێنن بۆ ئەوەی کە وەکو نوکتە بیگەڕنەوە لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆن ئەگینا بە قسەی ئەوان سزا دەدرێن توانە شتی تر زۆر هەیە کە بیگەڕنەوە بۆ نوکتە و پێکەنین ینی بۆ حەج و عومرە دواتر ئەوان لەوێ هانا بۆ ئەوانە بن کە حەلێکیان بۆ بکەن یا کێشەیەکیانەیە مشکلەیەکیانەیە بۆیان چارەسەر جۆرە کەسانەوە من پێشتریش بینیومە چاوان ینی پێشتریش بینیومانە کە هەر بەردەوام ئەو بەسەراتانە کە لەوێ ڕوودەدەن هیچ زەرور نییە لەوێ ڕوودەن ڕەنگە کەسێک بێ مام حاجیەک بێ دایەخانێک بێ ڕۆیشت بێتە ئەوە پرسیارێکی لا دروست بوو بێ لەوێ چۆن ئەو بابەتە بوو ڕژێنێ یان و چۆن ئەو بابەتە بکات ئێقەی چێکات تۆ شارەزای وەڵامی دەرویتە پێویست ناکات دواتر بیکەی بە نوکتەوەکو نوکتە بیگەڕیتەوە بەداخەوە دەستخۆش من بچمە هەواڵێکی تر بڕۆ فەرموو ئێوارەی ئەمڕۆ لە گوندی ئاروزەر خەڵکەکەی نەیانتوانی نوێژی مەغریب بکەن دوای نوێژی عەسر هەموو خەڵکی گوندەکە لە مزگەوت گەڕاونەتەوە ڕۆشتونەتەوە بۆ ماڵەوە لە دوای ئەوەی کە مزگەوتەکە بەجێهێڵن لەوێ بەهۆی شۆرتی کارەباوە ناو مزگەوتەکە ئاسووتێت لەبەر ئەوەی
ئیمام و خەتیبی مزگەوتەکە ماوەی چەند ڕۆژێکە نەشتەرگەری بۆ کراوە و لەوێ نەبووە کەس بەوەی نەزانیوە کە لە ناو مزگەوتەکە ئاگر کەوتوێتەوە دواتر بەهۆی ئەو دووکەڵی کە لە مزگەوتەکە بەرز بووتەوە خەڵکی گوندەکە پێیان زانیوە کاتێک کە ڕۆشتونەتە ئەوێ ئەبینن ناو مزگەوتەکە وەکو لە دیمەنەکانی شادیارە خەڵکەکە لە دەرەوە وەستاون کاتێک هاتنە ناو گوندەکە ناو مزگەوتەکە بینن هەموو سپلێتەکان وایەرەکان پلاکەکان مکەبەرەکانی ناو مزگەوتەکە هەمووی سوتاوە تەنانەت ئەو فەرشەش کە ئاڵێ پارک کڕیمان و مەبلەغێکی زۆر پارەیان پێداوە فەرشەکەشیان بە تەواوەتی سوتاوە لە ئێستاە خەڵکی ئەو گوندان ناتوانن لە ناو مزگەوتەکە نوێش بکەن چونکە مزگەوتەکە هەر شتێکی تیا بووە هەر هەمووی سوتاوە تەنانەت سەقفی مزگەوتەکەش سوتاوە و بەس دیوارەکەی ماوەتەوە لەبەر ئەوە لە ئێستاە ئەم خەڵکی ئەم گوندە بەبێ مزگەوت ماونەتەوە ناتوانن نوێژەکانی بە تایبەتی لە ئێستا مانگی ڕەمەزانە خەڵک زیاتر بۆ نوێژی تەراویح و ئەوانە دەچنە مزگەوتەکان لە ئێستا بەبێ مزگەوت ماونەتەوە ناتوانن نوێژەکانی خۆیان لە ناو مزگەوت بکەن ڕووداوێکی ناخۆشە زۆر لەم کاتەیە و لە بانگی مەغریبانەیان توانی بەربانکیان لە مزگەوتەکان بکەنەوە من یەکشت کە خەڵکی و گوندە کە پێیان ڕاگەاندین سەرنجی ڕاکێشان وتیان ماوەی پێش سەفەرشێکمان کردیوە بۆ مزگەوت بە $2000 ئەوش سوتاوە یعنی بەتایبەت باسی ئەوەیان دیارە زۆر دڵیان پێخۆش بووە خوا قەرەبوویان بۆ بکاتەوە ئینشەڵا بە هەوڵی هیمەتی هەموو لایەک و خێرخوازان زوو مزگەوتەکە دەخەنەوە سەرپێی خۆی بۆی بتوانن هیچ نەبێت لە کۆتایەکانی ڕەمەزانە لەیلەتول قەدریان تیادا بکەن بەتایبەت لەیلەتول قەدر شەوانی لەیلەتول قەدریش نزیک بۆتەوە چاوان بەتاکید دانیشی بۆ لەیلەتول قەدر من وەڵاهی ئەوە بە دڵنیاییەوە ئەم ساڵە دانیشم بەڵامی ترەگە دەرفەتە بێ ئەم ساڵیش بە قسمەتمان بێ و بە نسیبمان بێ حتمما دانیشین ئەم بابەتانەی کە باسمان کرد چاوان باسی کرد و خۆم باسم کرد هەمووی لە سۆشیال میدیا و ماڵپەڕی 964 KRD بەردەستن بە تێر و تەسەلیەوە دەتوانن بەردەوام بۆم جۆرە هەواڵانە هەواڵی کوچە و کۆڵانە و ڕووداوانەی کە ڕوەدەن بگەڕێنەوە بۆ ئەوێ و زانیاری دروست و تەواوتان دەست دەکەوێت دێمە سەر بابەتی زەویەکانی گوندەکانی ناحی سەرگەڕانی کەرکووک کە ئەم کێشە و گرفتە هەر بەردەوامی هەیە ئێوە دەزانن لە هەفتەی 2025 لە گوندی شەناغەکە یەکێکە لە گوندەکان کە کێشەی زەوی زاریان هەیە هەڵاو فەوزایەکی زۆر دروست بوو سوپای عێراقی چوو بوونە گوندەکە ئەو کاتەش وەکو باسمان کرد پێشتریش ملپێچیان خستە ملی یەکێک لە جوتیارە کوردەکان کە نوێنەری جوتیارانی سەرگەڕان بوو یعنی کێشەکان دواتر وای لێ هات برایە لای سەرۆکوەزیرانی عێراق سوودانی ئەو دواتر بڕیاری داوتی لیژنە پێکەێنین و کۆمەڵێک زەویزارە گەڕێنینەوە بۆ خاوەنەکانیان بۆ کوردەکان و ترەتوانن زەوەکانیان بە ئازادی بکێڵن و دروێنە بکەن و لەسەر زەویزاری خۆیان ئیش بکەن لە نوێترین پێش هاتە ئەمڕۆ بڕیار درا کە فەوجێکی پۆلیسی 500 کەسی پێک بهێنرێت ئیتر کە هەر گرفتێک دروست بوو لەسەر ئەو زەویانە سوپای عێراق نەڕژێتە ئەو ناوە بە هەمەڕ و خەڵک مەسەلەن عەزیەتی جوتیارەکان نەدەن ئەم فەوجە 500 کەسێ لە پۆلیس کێشەکان چارەسەر بکات بە گفتوگۆ بە قسە و لەوێ جێگیر دەکرێن فەوجەکە من ئەمە زانیاری زیاتر لە پەیامنێرمان کاروان ساڵحی لە کەرکووک کە بەردەوام متابعی ئەو ناوچەیە و بەردەوام زانیاریەکانی ئەو جوتیارانە و ئەو کێشە و گرفتانە دەگوازێتەوە بۆ هاوڵاتیان پەیوەندی بەوە بکەم بە شێوەیەکی ڕاستەخۆی ئێوەش گوێتان لە دەنگی بێ بۆی بزانین ئەم فەوجە چۆن پێکەێنرێەوە کاریان چی دەبێت ئەگەر کاروان وەڵامم بداتەوە ئێستا پەیوەندی پێوە کاروان سڵاوت لێبێ سڵاو لە جەنابێت سپاس دەکەم کاروان لەسەر کێشەی زەویزاری گوندەکانی سەرگەڕان ئەمڕۆ بڕیاردراوە فەوجێک لە پۆلیس کە 500 کەسن پێک بهێنرێت ئەم فەوجە چۆن پێکەێنرێت و کاریان چی دەبێت بۆ لە مەودووە بەڵێ لە ڕاستیە ئەم فەوجە بڕیار لەسەر ئەم فەوجە و کاتە دراوە دوای کێشەکەی گوندی شەناغە لە هەفتەی مانگی دوو کە دروست بوو لە پەلەماری جوتیارانی کوردیا لەو گوندە دوا بە دوای ئەوە پارێزگاری کەرکووک بە فەرمی داوای لە سەرۆکوەزیرانی عێراق کرد بۆ پێگەێنانی فەوجێکی پۆلیس ئەوە بوو سەرۆکوەزیران ڕەزامەندی لەسەر پێگەێنانی ئەو فەوجەدا ماوەی چەند ڕۆژێکە ئەو فەوجە چۆتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی پۆلیسی بۆ کۆ بکرێتەوە ئەو پۆلیسانەی بۆ کۆکرێتەوە لە بنکەکانی دیکەی بەڕێوەبەرایەتیەکانی سەر بە پۆلیسی کەرکووک یعنی تەعین ناکرێن یعنی دانامەزرێنەوە پۆلیسانەی
بەڵێ تازە تعینین پۆلیسی پێشووترن و کارمەندن لەسەر سلکی وەزارەتی ناوخۆی عێراق. زۆر باش. کاریان چی دەبێت ئەم فەوجە؟ یعنی تر سوپای عێراق ئەگەر کێشەیەک دروست بوو بۆی نییە بێتەوە ناوچەیە؟ ئەمان کاریان چی دەبێت بە دیاریکراوی؟ ئەمە بەپێی ئەو زانیاریانەیە کە من وەرم گرتووە لەگەڵ عەبدوڵڵا میروەیس سەرۆکی لەژنەی کشت و کاڵ لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک، کاری ئەمەیە بۆ ئەوەیە سوپای عێراق ڕێگری بێت لە سوپای عێراق بوو لە تێوەردان لە کێشەی زەویزاری جوتیارانی کورد و نەهێڵێت بێنە پێشەوە. هەر کێشەیەک بوو ئەم فەوجە پۆلیسە ئامادە بن لەو شوێنانە بەڵاویان پێ بکرێت. ڕاستەوخۆ ئەو فەوجە لەژێر بڕیاری پارێزگاری کەرکووک و لەژێر بڕیاری سەرۆکی دادگای کەرکووک دەبێت جوڵە بۆ هێزاکرێت. زۆر باش. لە کێ پێک دێن ئەم 500 پۆلیسە؟ یعنی هەموو نەتەوە جیاوازەکانی تایە کورد و عەرەب و تورکمان و ئەوانە؟ بەڵێ بەدڵنیاییەوە کە پێک دێت لە سەرجەم بنکەکان پێک هاوێن لە هەر بنکە و چەند پۆلیسێک دەبردێت ئەو کاتە لە سەرجەم نەتەوەکانی شارەکە بەشداری تیا دەکەن. بۆی نییە کەسێکی دیکە لە دەرەوەی پارێزگاکەی دیکە بێت پارێزگاکی دیکە بێت بەشدار بێت لەو فەوجە. زۆر باش. بەوەی ئەوەی هەچ کەسێک لە دەرەوەی ئەو فەوجە بێ شارەزای تەواوی لەسەر کێشەکانی جوتیانە بۆیە ڕێگە بەو کەسانە نادەن بێنەوە ئەو فەوجەوە. زۆر باشە. کاروانۆکو دوا پرسیارم بۆ تۆ بۆی ڕوونیش بێ لای ئێمە ئەم فەوجە ئەم 500 پۆلیسە لەکوێ جێگیر دەبن؟ مەقەڕیان لەکوێ بێ؟ بارەگایان لەکوێ بێ؟ ئەم فەوجە تاکو ئێستا شوێن و مەکانیان بۆ دەستنیشان نەکراوە، بەڵام نزیکە بێت لە ئەکادمی پۆلیسەوە یاخود لە بنکەی سەربازی کەیوانە بێت لەو دوو شوێنیان بۆ تەرخان کراوە، هەتا گوسە بڕیاری کۆتایی لەسەری نەدراوە، بەڵام لە هەچ کاتێکە بارودۆخێک ڕوو بدات لە سنووری سەرگەڕان یاخود لە سنووری تۆپزاوە بێت یاخود لە سنووری داقوق بێت بە زووترین کات ئەو هێزە جوڵی پێکرێت و ئەسەر لەو شوێنە جێگیر دەکرێن. باشە کاروان، سپاس بۆ زانیاریەکان، سوپاست دەکەم. زیزی ئەمەی کە گوێتان لێبوو کاروانی پامنێرمان بوو لە کەرکووکەوە وەکو گوێبیست بوون. ئەم فەوجە یعنی تازە دامەزراو نین پۆلیسی بۆ بێنن دایمەزرێنن. پێشتر ئەم پۆلیسانە لە بنکە جیاوازەکانی کەرکووک بوون، ئێستا کۆکراونەتەوە لەژێر ناوی فەوجێکی تایبەت بە کێشەی زەویزاری جوتیاران بۆ ئیتر سوپا تەداخل نەکات وەکو ڕۆژە و هەمەڕ بێنن و عەزیەتی خەڵک بدەن. هەر کێشە و گرفتێ بێت ئەم پۆلیسانە دەبرێنە ئەوێ بۆەوەی کە گرژی و ئاڵۆزی دروست نەبێت. لە لایەکی تریشەوە هەم پارێزگاری کەرکووک خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم فەوجاکە و سەرۆکی دادگای کەرکووکیش بە هەمان شێوە هاوکارە بێ لەگەڵیان و سەرپەرشتی فەوجەکە دەکەن. ماوەیەکی زۆر قساکەی گرمات نەبووە؟ ناوەڵڵای زۆر خۆشە جەوەکەی خۆشەوانیە؟ ئارەوەڵڵا باسی کەشوهەواتان بۆ بکەم. هەروەڵا بزانم چییە؟ وەڵاهی زەڕورترین شت ئێستا لە ڕەمەزانە کەشوهەوایە. کەشوهەواوە کە زانین کە ئەمڕۆ نمە بارانە باری هەر تۆزە بارانە باری من یەکسەر ڕامە کردە بردەم بارانەکە هەڵە بارانی بەهار باڵات بەرز دەکەوتم بەشم تۆزە باڵام بەرز ببێ. ئەمڕۆ سبەینە بارانبارین بە کەمەکەمە لە ناوچەکانی کوردستان هەیە، بەڵام ئەوە نییە کە بڵێ بە شێوەیەکی بەردەوام بارانە بێت، بەڵام هەتا سبەی شەو لە هەنێ شوێن لە شوێنە ساردەکان بارانی بەلێزمە ئەبارێت، بەڵام لە ماوەی کورتانەکەوەی کە ماوەیەکی درێژخایەن بێت کەواتە هەتا سبەی شەو باران بە پچڕپچڕی لە هەرێمی کوردستان هەیە، بەڵام لە دوای سبەی شەوە بۆ دوو سبەی وردە بارانەکە نامێنێت، پلەی گەرما 1-2 پلە بەرزە بێتەوە و ئەمە ژوە ئەکات کە یەک تۆز کەشوهەوا گۆڕانکاری بەسەر بێت، گەرم نابێت، بەڵام ئەو فێنکەی ئێستا 1-2 پلە بەرزە بێتەوە. اینجا ڕۆژوانان هەر باشە هێشتا ینی ورەمان بەرزەکە کەشوهەوا هێشتا فێنکە گەرمامان نابێت، زۆر هیلاک نابین. 1-2 پلەش زۆر تەسیرمان لێ ناکە، بەڵام ئیشەڵا کە بۆ ڕۆژانی داهاتوو باران ببارێتوانە. وەڵای ئیشەڵا بەردەوامە بێتە جەژن. ئیشەڵا کە جەوەکە خۆشە ناو بەناو لە ناوچە جیاوازەکان بارانە بارێ و جەوێکی فێنکە و بۆ ڕۆژوانانیش زۆر خۆشە. بەڵام یەک شت من تێبینیم کرچاوان ینی کەشوهەوا پیس گۆڕاوە لە دوێنێ شەو لە ینی بیابانەکانی سەماوە بەفرە باری کڕێوەیە کرد زۆر جوانەهاتە خوارەوە و ناوەشی تا ڕادەیەک سپی کردبوو. ئەمڕۆ هەر لە سەماوە و لە بەشێکی ئەنبار و لە حدودی ئەو ئەمرەکارانەی کە بەس ئۆتۆمبیل دەچنە ئەمرە
لەو سنوورە لافاوێکی زۆر گەورە بوو حتا ئەستەنگی هاتوشی دروست بوو ئۆتۆمبیلەکان زۆر بە زەحمەتیان چلەی زستانە لەو ناوچەیە ڕەنگە بارانۆک پێویست نەمارێ بەڵام ئێستا سواز بۆخوا بارانێکی باش باریوە بە هیوای ئەوەی کە زەرر و زیانی نەبێەوە کەشەکە شەروە بەخۆشی بمێنێتەوە. بڕێنە کەشی ڕەمەزان وڵایی من هەمەوە کەشی ڕەمەزانی شەوانی ڕەمەزان و چۆن پامنێرانماوە بەردەوام بۆمانە گوازنەوە لە شار و شارەکان چی ڕووەدا چۆن شەوان تێپەڕێنن ئەچمە خانەقین ڕاژانی پامنێرمان وەزوان شیرینی خانەقینی پێمانەڵێ کە لە خانەقین شەوانی ڕەمەزان چۆن تێپەڕێ ڕازان چوینی خاصی باوە چە هەست چە نییە لە خانەقین شەوان ڕەمەزان چوینە أي وقت دان وخير قوم البرادرين هاي مشار خانقين وتايبت هاي ناو في الكي كرندي أي ناو راس شار خانقينا هاي ناو بازارقي شار خانقين شوي رمضان وصار كمي جواغ ليرة سردة وارانقيش بردوامة كمي جواغ خوش كردية ورا رجوانان كارقا آسان كردية سمسال وقت صالي ترنية لقرميقا لخانقين شوان زياتر مردمقا ورا ناو بازار تين قريخون وناو أي بازارة سيري غير أوراق قومي البرادرين دو سير خويا عندنا بس جاري بازارقش أو خايمية نية دكان كان فريان نكريانا سولا دواي شويل دو بانزي رمضان قشتيان كرياناو حسك مش ملاكي لدكان دارقان له هولات يقان باسي كي شويل رمضان بابكي من وياكو بزاني شهسر ناو شار خانقين شهدونين ليرة مردمين الخليج كان بابزاني ريان شاس أي وقت دو خير رمضان وزع خانقين شونا شويل رمضان چه خوشو بیدن والله خانقين هر مستمر خوش بيه وجاراني خوشتر بيه راجان انا خوشتر بيه او تقاليد عاداتنا ما جاران شوانش من مال ما برادر مال قوم سنما او محبت حنيتنا من مو جاران خاصي وچه خدا مشغول كين وشو ليره والله شوانتي من بازار من برادري من دكان يشي من كفتو دوني من واش يعني جاري هر خوشيك هوا كيو هر ما خوشي ما ايم خاص هر ما تايسا قربان دزت خوش بود يوارد وخير كاكا قاسي احوالك فينا مشغول شوي رمضان شنو ولدانو والله رمضان ما خوشية قومتين طاعة عبادات ووجوه طيبة وقته قربان عزيزي كاكا مردمك كي ورا بازار زياتر تنسى كم بازار خالية بازار حاليا كمي خالية يك كمي بداية رمضان دو راتب كرسان راسي فرتاتي كيسا خانقين بانزي ما إن شاء الله ورا أولا يمشي بانزي رمضان ورا أولا دسكندر تشن لبروا ضمن رانا خوش بكنو كيف العين السنة قد ركور من على جنب إيجار جاري بتواي درب شيء بتواي قريب مخويده والله خانقين وكوشون متكابلتني وكو متنازهات معنية بس أقدر درب شيء مطعم مقر أرى فطور أو سحور بتشي خاصة والبرادرين شو أنا خريج شين جاران بري لعبة داشتي من والله من شخصيا حاليا هم كان بس جاران ضل ما خوش بي مثلا محابز بي وعسي خانقين نفكر مثلا منال بي مثلا جماعة خانقين شنو بغداد لبن محابز علي عادتي فرخوش دريبا لخانقين وشو ما في كاسة هاوسا يمكن خو زين تسا هاي ثمانية والله من أي منطقة خم شخصيا شي مساتي أو ناس بس كمي مقام أو مقام موجودا والهاوسا أنت أسي عادات الدين والله نفط مقابل غذاء بس خوش بودا وكوديناي كاسة هاوسا هيك قال عادة خوشان خانقين أو إيشا بلا إفطارقة سينيك آش لما أي هاوسا أو هاوسا تشدو بريش نفس شفت سينيك تر آش تيادم بري قال عادة تقاليد خوشان خانقين وكوت ما بيدان شن شبيك تر وازی خوشگان خانقین دوباره دست کرده پی محبسه سینیه و چون وازی کتر خوش هست چوری ما بون لو شوی لیک جاتر تی مرالادان و ما دان را اوجو خوشی لنا شهر خانقینو ان شاء الله هم لیره و جاری تر نشان داندم لیره و هرمدان جیو جاری وقتی کتر یک تری دینینه دەست خۆش ڕاژان سپاست دەکەم وەزوانی شیرینی خانەقینی ئەو هاوڵاتی ئازیزانی دوان جارێ زوویشە وەک ڕاژان وتی ڕەنگە لە ڕۆژان و شەوانی داهاتووە گەرم و گورتر بن و دەستکەن بەو یاریانەی کە ڕاژان باسی کرد کاسە هاوسەی باسی کرد ئەوەی تێگەشتم من کاسە هاوسەیە ئەوەیە کە لای خۆشمان لە ئێمەش ناوچە کوردەواریەکان و شارەکانە بۆ لە ماڵێکەوە خواردنە بن بۆ ماڵێکی تر اینجا قاپەکە بە خاڵی نابێ بگەڕێنەوە بێ پڕێکی اینجا بیبێتەوە اینجا بامم بڕۆم بۆ شارە زۆر باش پەیامێرمان بڕوا لە شارە زۆر پێمان بڵێ بزانم کەش و هەوای شارە زۆر چۆنە خەڵکی لەوێ چۆن خۆیان بۆ ڕەمەزان ئامادە کردووە چۆن پێشوازی لە ڕەمەزانەکەن بڕوا سلااوت لەبێ
بەڵێ چاوان سڵاو لە ئێوەش قەزای شارە زۆر هاوشێوەی سەرجەم قەزا و شارەکانی تری هەرێمی کوردستان لە شەوانی ڕەمەزاندا گەرم و کوڕێکی زۆری پێوە دیارە بۆکاری ئەوەی کە هاوڵاتیان بە ڕۆژدا بە ڕۆژون و کەمتر توانێت تاقیکردنەوە و خواردنەکانیان هەیە بیخۆن ئەوانەی کە ئەوەی کە دەبینرێ بەشێکی زۆری لە دوکاندارەکان کە پیشیان خواردن و خواردنەوەیە بە شەودا لە ڕەمەزاندا دوکانەکانیان دەکەنەوە و ئەوەی دەبینین خەرەباڵقی ناو بازاری هەڵەبجەیەکانە لە قەزای شارە زۆر جیاواز دەمە ئەمەیە باستەوە بکەم بەشێک لە چایخانەکانی قەزای شارە زۆر بە ڕۆژدا دوکانەکانیان داخراوە بە هۆکاری ئەوەی هاوڵاتیانی قەزای شارە زۆر بەشێکی زۆریان بە ڕۆژون لەبەرم هۆکارش دوکانەکانیان ناکەنەوە من ئێستا لە چایخانەیەکم لە بازاری هەڵەبجەیەکان بە چایخانەی کاک عەلی شەمەی ناسراوە کاک عەلی زیاتر لە 52 ساڵە لێرە پیشەی چایچێتیە خۆی لێرەیە کاک عەلی سڵاو لێبێ کاک عەلی لەگەڵ ڕەمەزان ناچۆنی وەڵڵاهی من باشی چۆن من نەخۆشم ناتوانم بڵێ مەگیرە خۆی گەوە ڕەحمت پێ بکە هاوڵاتیانی قەزای شارە زۆر وەک تۆ ئاگاداربی لەگەڵ ڕەمەزان ناچۆنی وەڵڵاهی هاوڵاتیانی قەزای شارە زۆر بەڕاستی خراپنین و خەڵکێکی باشی واتیا و مسلمان و غیرە مسلمانشی تایێرە ئەمە هەموو تیرۆتایفەکان کۆ بۆ تۆ لێرە ئەمە شارێکە وەکو دێیەک چۆن هەموو کەسوکاریەک بێ هەموو شارە هەموو کەسوکاری وەک وایە اینجا ئەم شارەیش پێش سلێمانی شار بووە شارە زوو بەڵام دەوران هاتووە ڕۆژدۆی کەس نادانێت بە مۆلەرزە بووە لافا بووە چی بووە تەقلبووە نەماوە ئیزاوان بۆ تۆ پێش سلێمانی شار بووە شارە زوو علی بە ڕۆژایەوە دوکانەکان ئەکەنەوە یاخودنا بۆچی بەشێکی زۆری دوکانەکانی قەزای شارە زۆر بە ڕۆژدا کراوەنین لە ڕەمەزاندا وەڵڵاهی بازارەکەی ئەوە نییە و خەڵکەیشی بە ڕۆژوە و بەڕاستی کەم مەعاشیش خەڵکی شبردە کردووە ئەم بێ مەعاشی خەڵکی خراپ کردووە ئێوە ماوەی چنێکە لە لێرە پیشتان چایچێتیە و باسی ئەوشم بۆ بکەیت لە چایخانەکە تا بەشێکی زۆر وێنەی کە ساعتەکان هەڵباسیەوە کارێم دانێت بڵێ وەڵام من 33 ساڵە لێرەم 33 ساڵە لێرە ئەو وێنانە چی کە لە چایخانەکە تا هەڵی واسیەوە بۆچی وێنەکان هەڵباسی وەڵی بۆی یەکەم خەڵکی تێری باجێکی تیا زۆری تیان مردووە کە سوکارێتی سێرێ کات و یە ڕستمێک یەگرێت باجێکی تایە هەر خەڵکی ئێرەنێ هاتووە لێرە ڕستمێکی دۆ داینەوە دوچێ ساڵێڵێ ئاوە خزممە ئیسەر ڕستمی وێنەی تایە ساڵی حەوت لە زەراعەتێک لە جۆ گیراوە لەگەڵ منە کابرای هاوت خەڵکی ماوە تووتێەوە خەڵکی ماوە دەم کوڕە ماوەتێ یۆڵا پورزانە ڕستمێکی گرو بردیەوە کاک علی بەدەر لەمە بەشێک لە هاوڵاتیان کە بە ڕۆژن بە درێژای ڕۆژەکە زۆر حەزیان لە چایە کەسە بۆ زۆر مشتاقی چابێ لە کاتی بانگدانە هات بێ چاپخوا بەڵێ قوربانە بم لای ئێمە کەرتی وا هەیە پێشەوەی نانخوا چاخوا ڕۆژەکەی بە چاشکێن قوربان قەزانی شوانە چای هێوەرکەوەی مێشکە مێشکی زان بە چای هێورە بێتەوە تو عاقل تووڕە بە جگەرە خۆربی جگەرەیە داگیزنەوە چایە بۆ تووڕێەکە نامێنێت هۆکاری چییە چایەکەی تۆوا بەناوبانگ وەڵڵاهی ئەمە من تقریبا 53 ساڵ ئەمە 54 ئیشم ئەمەیە چای چاک بەکارێنم و دوایەوەیش بۆ پاکوتەمی ئەوەی خەڵکەکە خۆی ئەزانێت پێویست ناکە خەڵکەکە جەڵێ چاکە و چاکە بەڵێ خۆم لێ ڕازی متا خەڵکەکە لێ ڕازی نەبێ خەڵک بۆ تاوەرە بڵێ چاک چاو ماجەکەم شارە دووریش شارێکی خۆشە من هەموو مناڵێکی ئەم شارە بە مناڵی خۆمەزانم کەسێک بە غەریبە نازانم لەم شارە گەڵاڵی واتیا تەرخانی واتیا ڕۆژایی تو ئەمکاری تایە هەورامی تایە هاواری تایە هەر هەمووکەی وەکو برا وایە لێرە چاوە ماجەکەم بە سپاسەکەم بەڵێ بەشێک لە کاک علی لە دوکانەکەیدا بەشێک لە وێنەی کەسایەتەکانی لێرە هەڵواسیوە ئەوەی کە دەبینن وێنەی بەشێک لە هاوڵاتیانی قەزای شارە زوورە کە لێرە لەسەر دیواری چاخانەکەی هەڵی واسیوە و بەشێکی زۆر لە هاوڵاتیانی قەزای شارە زوور لە دوای بەربانکردنەوە سەردانی چایخانەکەی کاک علی ئەکەن بۆ کاری ئەوەی کە کاک علی چایەکەی وەک هاوڵاتیان ئەڵێ بە تایبەتە و بە تامە کاک سەرکۆ سڵاوە لێ الحمدلله سپاس بخوا باشیش
تینتانە بێ برسیتانە بێ وڵای ئێمە شەوی شەقین باشی نەخوا بزانێت ڕۆژان بە ڕۆژە دوکانەکەن وڵایی بە ڕۆژە شەفتێترمان هەیە بەس بە شەویش 5 کەسینی شەقین تر لە بانی مەغریب بۆ تاوەکو تقریبان 2 شەو هاوڵاتیان چۆن دوای بەربانگ زوویان بۆ چا خواردنەوە یاخود درێنە وڵایی یەکسەر بانگیدا یەکسەرە میێتە بازار بۆ کار چییە دوای بەربانگ یەکسەر چاخانەکەی ئەو فڕە بێناوە تەبیعەتەن ئینسان حەز لە چاکە دوای بڵێن بە ڕۆژۆ و هیلاکە و ئیتری وایشەیە هەموو منە سەریەشێ تر یەکسەر دوو چاخوا سێ چاوای تەڕاتەوە ماڵە بەڵێ ئەوەی کە هەیە لە خەزای شارە زور بەدەل لە چاخانەکان بەشێکی زۆری لە خواردەمەنیەکان لێرە کراوەیە ئەوەی کە دڵ بێوێ و حەزی لێ هەبێ بەشەوە لە خەزای شارە زور دەسەکەوێت ئێوەش ئەتوان سەردانێکی شارە زور بکەن ئەگەڕێم وەلای ئێوە چاوە وڵا ئێستا ناگەینە شارە زۆر بۆ چای بەس وەڵام من حەزم چووە سەر چایە و حاجی 52 ساڵە چاخانەیەوانە ئەو بۆ دوو چامان بۆ نایان شەوانی ڕەمەزانە و ئەمەش بە ڕۆژوو بووین و حەزمان لە چایە چاتان خۆش جوانە و چایخانانە ئەوە مێنێتەوە لەو شارانەدا خەڵک سەردانیەکە یعنی ئەبێتە بەشێک لە مۆرکی ئەو ناوچەیە بەڕاستی لە هەموو شارە چایخانی لە هەڵەبجە لایەوە هەیە وانە نازانم وابزانم هەیە وابزانم دوای لە باوکمە پرسم بزانم هەیە دوای سوێشەوە پێتانە لەمە بزانم لە هەڵەبجە هەیەیانی هەیە بە دڵنیاییەوە بابەتی وەرزش ڕیاڵ و بەرشەلۆنە و کورە دێک دنیا بعنی دەوری هەیە هاندەران دڵیان لە مشتیانایە ئەم شەو ڕیاڵ مەدرید بردێەوە لە خولی ئیسپانی بەرشەلۆنەیش دوێنێ ویستیان یاری بکەن بەڵام پرسەیەکیان توش بوو یەکێک لە تیمی پزیشکانی بەرشەلۆنە کۆچی دوایی کرد بۆیە هەر ئەمڕۆژ لە ناو پێش یاریەکەی ڕیاڵ مەدرید بە بێدەنگی لە سانتیاگۆ وەستان و پرسەیان گێڕا بۆ ئەو پزیشکەی بەرشەلۆنە دەچمە لای سۆما لەسەر ئەو بابەتە هەواڵی بۆ ئامادەکردنی سۆما سڵاوت لێ بێت چی هەیە لەسەر ڕیاڵ و بەرشە پێمان بڵێ بەڵە توانای ئەو کاتتان باش ماندوو نەبن نوێژە ڕۆژووی ئێوە هەموازیانی 1964 قبول بێت بەڵێ وەک دەزانن لە شەوی ڕابردووەوە یانەی بارسلۆنا تازیە بارە بەهۆی لە دەستدانی پزیشکێکی یانەکە و ئێمە ئەو ئێوارەیە ژیاری هەبوو لە نێوان ڕایۆ ڤایۆکانۆ و هەروەها ڕیاڵ مەدریدیش توانی سەر بکەوێ بەڵام ئەوەی کە گرنگە ئەوەیە پێش یاریەکە پێش دەستپێکی یاریەکە هەردوویانە چەند دقەیەک بە بێدەنگی ڕاوەستان هەر سەبارەت بە گویان لە دەستدانی ئەم پزیشکەی بارسلۆنە با پێکەوە ئەم دوو هەواڵە وەرزشیە سیر بکەین پرسە لە بارسایە و شیوەن لە مەدریدە دوای ئەوەی دوێنێ پێش دەستپێکی یاری بارسا بەرامبەر ئۆساسۆنا کارلێز مینارۆ گارسیا پزیشکی سەرەکی یانەی بارسا کتوپڕ کۆچی دوایی کرد بەهۆیەوە یاریەکەی بارسا و ئۆساسۆنا دواخرا دواخستنی یاریەکە لە بەرژەوەندی مەدرید بوو چونکە ئەمڕۆ ئەتلەتیکۆ دەیتوانی ئەگەر بۆ ماوەیەکی کاتیش بێت بچێتە لوتکەی ڕیزبەندی بەڵام خیتافی دێربی بچووکی مەدریدی لە ئەتلەتیکۆ بردەوە و تیپەکەی سیمیۆنی تازیە بار کرد ڕیاڵ مەدریدی گەورە و سەرداری ئەوروپا کە ڕکابەرێکی سەرسەختی بارسایە پێش دەستپێکی یاریەکەی ئەمڕۆیان بەرامبەر ڕایۆ ڤایکانۆ خولەکێک بۆ جانی پزیشکەکەی بارسا وەستان و هەردوێنێش وەک یەکەمیانە پرسەیان ئاراستەی بارسا و یاریزانان و خێزان و منداڵی پزیشکەکە کرد بەڵام ڕیاڵ مەدرید دۆخی پرسە و شت نازانێت سێ خاڵی یاریەکەی وەرگرت و بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵێک بردیەوە و کۆی خاڵەکانی لەگەڵ بارسا بۆ 57 خاڵ بەرز کردەوە بەڵام بیرتان نەچێت بارسا یاریە دواخراوەکەی ماوە دێمەوە لای ئێوە سپاس سۆما سپاس بۆ زانیاریەکانت چاکەشمان گەی سپاس بۆ برادەران چاکەمان گەی بێەوە ناخۆش دەستان خۆش بێ کاتی خۆی بۆ زۆریش بە لەزەتە کاتی خۆیەتی بابەتمان ماوە وایە زۆر باشە لە برگەیەکی ئەم ڕەمەزانی 1964 نانی سبەی هەیە کە پامنێرانمان لە شار و شارۆچکەکان ئەو مام حاجیە بە تەمەنانەی کە خەریکی کەسابەت و کاری ڕۆژانەیان و بژێوی ژیان و ماڵ و مناڵیان پەیدا دەکەن دایان دوێنن من برادرێک چاوان کورتە یەک کورتە چیرۆکێکی بۆ
ناردم پێشەوەی باسی بابەتی ئەمڕۆمان و مام حاجێ بکەم ئەمەوێ ئەوە بخوێنمەوە بەڕاستی لێ باوکێک هەموو شتێکی هەبوو خانوو باخ ماڵ سیارە کار یعنی ئەوەی کە لە دنیا بێت هەیبوو ڕۆژێک کوڕەکەی لی دەپرسێت ئەمانە هەمووی بۆ ئێمەیە باوکی گیان ئەویش دەڵێت نەخێر ئەمە نۆبەتی ئێمەیە بۆیە لە نۆرەی خۆتدا میهرەبان بە و بۆ هەژاران و کەم دەرامەت خەرجام کە یعنی مەبەستەکەی ئەوەیە کە من ئەمانە هەمووی خۆم کۆم کردوێتەوە و دەتوانم بیبەخشم لە ڕێی خوددا بۆ ئەوەی خۆمی پێ گەورە بکەم لە لای خوددا ئێوەش دەتوانن ئەو نۆبەتەی خۆتان کۆکەنەوە و بیبەخشن ئەی دڵ بۆچی لەم جیهانە بێخەبەری شەوانە و ڕۆژانە بە دوای حەزدا وێڵی لە ماڵی دنیا تەنیا یەک کفنت هەیە ئەویش بە گومانە بیبیت یان نەیبیت جا لەمەوە داخلی بابەتەکەی ئەو مام حاجەیە بمام حاجیەک دیلانی پامنێرمان لە سلێمانی دواندوێتی کە 37 ساڵە پاڵ بە عەرەبانەوە دەنێت عیززەت نەفسێکی ئێجگار بەرزیەیە دەڵێت کار و کەسابەتە و ڕۆژانە ماڵ و مناڵمی پێ بەخێو دەکەم و دەڵێت دەبێت قەناعەتمان هەبێت ئەگەر قەناعەتمان هەبێت نەبێت هیچ نین لەم دنیاەدا جابا پێکەوە گوێ لەم مام حاجە بگرین بزانین چۆن باسی کارەکەی و باسی قەناعەتی خۆی دەکات حواڵە چێکی لێرەیە من وەڵا دانیشتمەوە چاوەڕێی ڕەحمی خۆم حەواڵیەک ئەم عەرەبانەی پێ بەڵێ ڕۆژانە چەندێکە دەسەکەوێت وەڵا ڕۆژانە ئەوە خوای گەورە ئەزانێ ڕۆژانە ئەزانێ ڕۆژ توێ دەوت دەسەکەوێت ڕۆژ توێ شەش و دەسەکەوێت ڕۆژ توێ حەوت و دەسەکەوێت ئەوەیە ئیمڕۆ وایە ئەمە تاکە بژێوی ژیانتە من ئەرێ وەڵا ئەمە تاکە بژێوی ژیانمە لە ئەنفال و پاڵنێم بم عەرەبانەوە تایس تەمەنێت چەندە من تقریبا 71 ساڵە منم 54 ساڵە 1954 بەڵێ ئەمە قورس نییە بارکردن بەمە و ژیانکردن بەمە قورس بێ و نەبێ مەجبورم ئەمەم پێ خۆشتر لەوە سوال بکەم و داوا لە خەڵک بکەم ژیان چی پێبەخشی ژیان وەڵاهی ژیان ڕۆ هەرێکێ بەنەوەی ژیان ستی پێبەخشێ ژیانی من ئاوا بۆ لە ئەنفالەوە تا ئیستا بەخوا لەوە پێشی خۆم بە پاشا ئازانم لە لادێکە کە ئەنفال نەکرابوو چۆن بوو بڕیارە نەیە بگەڕێیتەوە بۆ لادێ و ژیانی شاری هەڵبژار ژیانی شار ئاخر ژیانی شاریان پێکردین ئەینا خۆ لادێ ئەو تا لە لادێ بووم وەک پاشاوا بوو بەس کە هاتمە شارە لەوەدا ئیمکانێتی وام نەبوو بچمەوە بۆ لادێ ئیسەی شوێن خانەکانم ماوە 11 چاوەخانوم هەیە شوێنەکە ئیسەی مەوجودە چەند سەرخێزانن لە ماڵەوە ئێمە با درۆ بۆ نەکەم ئیسە سیانی ئێنا زۆر بین حەوەشتێ بن بڵاویان لێ کردۆ باقی ئیسە سیانی باشە ژیانکردن لە ڕۆژێکا 6,000 بۆ 10,000 دەستکەوێت ئەمە قورس نییە پێوێ بەڕێواچیت قورس بێ یا چ بێ من قەناعەتی فیەکەم چیەکەم دەیاڵ ئاوێ بڵێ چی بکە وایەوان من قەناعەتی بێکەم ئینشەڵڵا من گەنجێکم لێرەیە چامۆژگاریەک مەکەی بۆ ئەوەی کە قەناعەتم هەبێ وەڵڵی ئامۆژگاری بێکەم هەر کەسێ قەناعەتی نەبوو ئیسراحەت ناکات لە دنیا ئەوە پێ وڵێ من وەکو شخصی خۆمەڵێ چنەوە قەناعەت بۆ ئینسان زۆر چاکە ژیانی قورس بۆ من ژیانم باشە الحەمدوللا ئیسا ماتوڵ حتا بتوانم پاڵ ببنێم بم عەرەبانەوە حەمدسنای خواکە ڕۆژ هەبووە کە ئەوەنە کەمە دەست بکەوێت نەتوانی پێداویستی ماڵی ببڕی ئەو تۆ بووە شوێنم پێمەخۆ سێدانە ڕۆژ هاتوومەتە ئەممەیانە یەک دینارەکەم دەست نەکەوتۆ ڕۆی چوومەتەوە ماڵیش حەمدسنای خۆم کردو ئارە گەنجی ئێستا چۆن نەبینی وەڵڵاهی گەنجی تر هەرێکێ گەنجی باش هەیەیستا بەیسە گەنجێ و تۆ هەیە تەحمولی نییە شوێنجێمهینی نەدیە ناڕەحەتی نەدیە ناخۆشی نەدیە ئاوایدی کاتێکا ڕۆیتەوە بە ماڵۆت چێ بیتۆ لەگە خۆتە من وەڵڵاهی تر بە جۆرەی ئیمکان هەر شتێک بدانم پێویستی ماڵی بۆمەوە ئینشەڵڵا چەندێکە گۆشتە نەکڕیەوە وەڵڵا گۆشت کریمە خوانێەوە هەر ئەوان ڕەنگە هەفتەیە بێنم کرد اینا کریمە حەمد بخوا هەفتەی جارە هەری کڕم بەنا بەخوا من خزم کەس و کار و هین هەیە بەسەی ترکاکە بە ڕۆژوویت خوالیم قوبوڵکە قورس نییە بە ڕۆژوویت و پاڵ بە عەرەبانێ کۆبنی بە قورسی نازانم من
ناوەڵا بە قورتی نازانم شڕ چەم ڕۆژوو شتێکی فەرزە بۆ ئینسان توانە ئەو وشەی زۆر جوان بوو کە وەسی هیچ کەس قەنەعەتی نەبێ ئیسراحەت ناکات ئەمامە پیرانە قەنەعەتێکی زۆر زۆر باشیان هەیە چەند ڕۆژێک پێش ئێستا دیلان لەگەڵ مامە حاجێکی تر هەر ئاوا چاوپێکەوتنی کردبوو کە ئەویش خۆی بەتەنها بووە ئاوا پاڵی بە عەرەباناوانە کچێک بە چوارەتیەوە بەسەریەوە بوو بەڵام قەنەعەتێکی زۆر زۆر باشی هەبوو قەنەعەتیان بەو بڕەپارەکەمە هەیە کە بەدەستی هێن و ئێوارە ئەگەر بەڵام ئەوە جێگەی خۆشحاڵی بووە لە بابەتەکەی ئێمە و خەڵکێکی زۆر زۆر توانیان هاوکاریان بکەن و دەستی هانایان بۆ درێژکردن هەرچەند کەس لە خزم و دۆستەکانی خۆمان پەیوەندیان بێمەوە کردووە و چەند کەس پەیوەندی بە 1964ەوە کردووە بۆی هاوکاریان بۆ بکەێنن بەڕاستی ئەو قەنەعەتیان زۆر زۆر گەورەیە. چیمان ماوەتان بۆ بابەتێکی تر توانە سەگەکان ئەم ڕەمەزانە بۆیان نایێت چەند ڕۆژێک پێش ئێستا باسیەوەم بۆ کردن کە لە سلێمانی چەند بێچوە سەگێک بە بەرچاوی دایکیانەوە سووتێنرا بوو لە دوێ نەشۆ لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان لە سۆشیال میدیا گرتە ڤیدیۆیەک بڵاو بۆتەوە کە سەگێکە کەوڵ کراوە پێستی لێ کراوەتەوە و ئەمە لە هەولێر ڕوویاوە پامێری 1964 بە دواداچوونی بۆ ئەم ڕووداوە کرد ئەمڕۆ ڕۆژ لە ئەو شوێنەی کە سەگەکەی وا لێکراوە و لاشی سەگەکەی تیافرەدراوە لەوێەوە پەیوەندی کرد بە بەڕێوەبەرایەتی ناحیەی شەمامک و بەڕێوەبەرایەتی پۆلیسی شەمامکەوە هیچ کامیان ئاگاداری ڕووداوەکە نەبوون بەڵام لەگەڵ پامێری 1964 چوونە ئەوێ لەوێ بینیان کە سەگەکە کەوڵ کراوە نەکەرەوەی کە پێستی لێکراوەتەوە بەڵکو دەمولوتی کلکی دەست و قاچی هیچ شتێکی پێوە نەماوە هەمووی لێکراوەتەوە لەوێ دەست بەجێ پەیوەندیان بە تیمی شارەوانیەوە کردووە بۆی بێتە ئەوێ و جێگەکە پاک بکاتەوە پامێری 1964 ڕۆشتۆتە لای مامۆستایەکی ئاینی چونکە پێیان وایە ئەمە بۆ دوعا و نوشتەوای لێکراوە ڕۆژتە لای مامۆستایەکی ئاینی و ئەوی لەسەر ئەم بابەتە دواندوو و باگبیان بینی بە دیاریکراوی ئەوەندەم پێ بڵێ ئەو کەسانێک کە سەحر دەکەن چکارێکیان بە پێستی سەکەیە یان چکارێکیان بە لاشەی سەکەیە هەرچەندە بەڕاستی من ئەو بابەتانەی کە خوێندیتمەوە تەنها لە کتابە تەماشەم کردیا و ئەو ڤیدیویانەی کە گوێشم لێ ڕاگرتینە بەڕاستی لەو برادرانەی کە ساحیر بووینە مەسەلەن بەتابەتی ساحیرێکی یەمەنیە کە تۆبەی کردیا ئەو کاتێک کە ویستیتی سحر بکا چەند پێویستی بوو هەتاوەکو لەگەڵ ئەو هێزە دەرەچانی دەرەوەی ئینسان کاری بۆ بکرێ دەبێ بەیانی حتا تەسەوەڕ بکە باسی ئەوەی کردی کە قورئانی کردیتە دوولەت یعنی العیاذ بالله کردیتە نەعلە دە پێی خۆی کردە پێچوویتە مەرافقی بەس هەتاوەکو گەورەکانی خۆی کە سەرچاوی شەڕن ڕازیان بکە کارێکیان لە بۆ ئەنجام بدە جابۆی بەڕاستی هانابردن لە بۆ ئەو بابەتان هەر کەسێک چوی هەرکن کەسەشی لە ناوی داچۆی پرسی یانە مەسەلەن داوای زمانی سەی لێ کردی ئەوەی جگە گورجی لێ کردی نازانم عورەتی کەمتیاری لێ کردی یانە مەتەلەن پیستی سەی لێ کردی ئەو بابەتانەی کە باز دەکرێن ئەوانەی کە ئەوی شانە دەکەن بزانە کە ئەو کابرا ئینسانێکی دوورە لەخوا خۆی لێ بپارێزە چونکەلۆ ئەوانە هێزێکی پیسن بەردەوام لە پیسیشە کارەکەن لە پیسیشە ئیشەکەن بەدەزانیت لە ڕوو شەریعەتی ئیسلامیەوە سا بابەتێکی ئاوەگرە مثلا بەراس پیسە نەجیسە ئەوان لە ڕێ ئەو شتە پیسانەوە دەیانەوێ ئیشەکان ئەنجام بدەن یعنی بەردەوام دژی ئەو بابەتین ئەو تەوەرەین ئەو خەتەینە کە خوای پەروەردگار جەل جەلال وەکو خەتی صالح ناوی ئەبە لە مقابلە ئەو خەتە فاجر و فاسق و شەڕانگێزیە بەردەوام محاولەکە شتێکی بکە کە پێچەوانی دەقیقانی خوا و پێغەمبەری خوای بن لۆی هەر شتێکی کە دیتەن بەو ئیتیجاهیدا دەڕۆیت خۆتانی لێ بپارێزن و پێشم خۆش ئاماژە بەشتێکی بکە ئەگەر ئینسان تووشی ئەو حاڵەتانە بوو چ بکە باشە زۆر گرینگە چونکە خەڵکەکە ممکنە توش بووبی گەورەترین یعنی چارەسەری ئەو بابەتانت گەڕانەوەی لە لای خوای پەروەردگار داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکە خۆگەر بەواسطەی تو خەڵکێک زەرری پێگەیشتبی ئەگەر محاولە بکەی بەغێر مباشری لە بۆ تەعویز بکەیتەوە واجبە دەبێت تەعویز بکەوێت تا باری قیامەتی ئاسانتر بەڵام ئەگەر زانیت باز بکرێ و مۆزوعەکە کێشە دروستەبی خۆتی کردکە دوعای خێری لێ بکە لە مقابلە خۆت عیبادەتی زیاتر بکە ڕوو لە خوای پەروەردگار بکە داوای استغفار لە خوای پەروەردگار بکە جل جلاله هەتا خوای پەروەردگار لە گوناحەکان خۆشبی لە قیامەتی بارت خەفیف ببی چونکە هەموو شتێک بە تۆبەی لە ئاچی ئەوەی کە حەقی عالەمێش بی ئەوەی کە ئەتو پێت بکری لۆی تەعویز بکەی و بەغێر مباشر فتنە دروست نەبی واجبە دەبی ئەدای بکەی ئەگەر زانیشت فتنەکە کارەکە گەورەترە بی خۆتی لێ بپارێزە لا غێر مباشر دوعای خێری لێ بکە داوای لێبوردن لە خوای پەروەردگار بکە عەسا لە خوای پەروەردگار لە ڕۆژە قیامەت لە ئینسانی خۆش بی بەداخەوە بە هیوام کە ئیتر واز لەو ئاژەڵانە بێنن واز لەو کردوانە بێنن بەڕاستی کردەوەیەکی زۆر زۆر ناشری نتوانە بڵێ هەم تاوانە بەرامبەر ئەو بێ زمانەوە و هەمیش بەرامبەرەوەی کە کردەوەیەکی وای پێ ئەنجامەدەن تاوانەکەی گەورەترە
هاتینە کۆتایی ئەو بەرگە و بابەتانێک کە بۆ ئەم شەوین و رادیۆ ئامادەمان کردبوو پێشکەشمان کردن لە سبەی شەو و شەوانی داهاتووش دێنەوە خزمەتان بە کۆمەڵی بەرگە و بابەتی جیاوازتر چاوتان لەسەر 964 بێت شاد و بەختەوەر بن ماڵەوە.